خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لێبێ لە بەغدای پایتەختی عراقین ئەمانەوێت دەست بۆ دەلاقەکانی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و کولتوری ڕۆشنبیری خەڵکی ئەم شارە ببین بە جۆرێک کە ئەڵێن بەغدا و خەڵکی بەغدا و دانیشتوانی بەغدا و عراق بەگشتی هەمیشە لە ناو جەرگەی کێشەکانن بە جۆرێک کە هیچ ڕۆژێک نییە بێ کێشەیەکی تازە دەست پێ نەکات. ئێوەش لەگەڵ ئێمە بینەر بن بۆ کۆمەڵێک گۆشەی جیاجیای بەغداد. هاتینە شەقامی متەنەبی لێرەمانەوێ لەگەڵ چین و توێژە جیاجیاکان گفتوگۆ بکەین دەربارەی هەموو بوارێک سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری لەگەڵمان بن. سلام علیکم حەجی یا لەوە سەهلان چی خوێنیتەوە چی بخوێنیتەوە؟ بە دوای ڕۆژنامە عێراقیەکان دەکەوم بۆ ئەوەی لە واقعی سیاسی و ئابووری و جوگرافی ئێستاش ئاگادار بمەوە سەرڕای ئەو پێشاتانەی کە ڕوویان داوە بە تایبەتی دوای لە ناوبردنی داعش عێراق خۆشگوزەرانی بەخۆ بینیوە لە بوارە جیاجەکانی شارنشینی و گەشت و گوزار و ڕاوەماسی و گەشتیاران لە هەردوو لاوە دێن بۆ بینینی ئەم پێشکەوتنە دەتوانین بڵێن عێراق ڕۆژ بە ڕۆژ لە هەموو بوارەکاندا گەشە دەکات بە تایبەتی کە شەقامی متەنەبی بۆتە شوێنەوارێکی کللتوری کە گەشتیاران سەردانی دەکەن بۆ پشودان و بینین. بەم شێوەیە پێشکەوتنی گشتی لە عێراق دیارە بە تایبەتی دوای ڕزگارکردنی هەڵبژاردنەکە لە دوایین پاڵەوانێتی دا. هەموو عراقیەک سیاسیە وای ئەمە ڕاستە؟ بەگشتی دەتوانین بڵێن سیاسەتی عێراق لە پێناو خزمەتکردنی کۆمەلگای عێراقی و تێکۆشانی پێشکەوتن کاری کردووە بە تایبەتی لە دوای ڕوخانی بەغداد و گواستنەوە بۆ قۆناغێکی نوێ ئێمە ڕزگارمان بوو لەو دواکەوتووی و نادات پەروەری کە پێشتر لە ژێر دەسەڵاتی کۆیلایەتیدا چەشتومانە عێراق ئەمڕۆ بە سەقامگیریشی تەواو و سەرتاسەری بەخۆیەوە دەبینێت بە تایبەتی دوای ئەوەی حکوومەت زۆر بواری پێشخستووە بە تایبەتی لە دوای کۆنفرانسەکە کە هیوادارە چاکە و پیرۆزی بۆ کۆمەلگای عێراق بەدەست بهێنێت. ئێوە تەجروبەیەکتان هەیە ئەزمونێکتان هەیە ئەتانەوێ عراق بۆ نەوەکانی داهاتوو بەرەو کوێ هەنگاو بنێت؟ ئەزمونەی عێراق پێیدا تێپەڕیوە ئەزمونێکی شارستانیەکی خۆشگوزەرانە بە تایبەتی لە دوای نەهێشتنی نەعەدالەتی و دواکەوتووی لەلایەن ڕژێمی دیکتاتۆری پێشووە ئێمە گەشە سەندن لە زۆر بواردە دەبینین پەروەردە سیاسەت شارنشینی و لە بوارە جیاجەکانیشدا ئەمڕۆ ژمارەیەک زانکۆی بنەڕەتیمان هەیە کە لە دوای ڕوخانی ڕژێم و دامەزراون و خزمەتی کۆمەلگا دەکەن بە هەموو پسپۆڕیەکانی پزیشکی و سیاست و شارنشینی و ڕۆشنبیری ئەم پێشکەوتنانە هەمویان دەڕژێتە ناو یەک جۆگە ڕووباری پێشکەوتن و خۆشگوزەرانی لە وڵاتی عێراقدا. شكرا زۆر سپاس. ئێمە لە شەقامی متەنەبی فرۆشیاری جۆرا و جۆری لێە لە کتێبفرۆشەکانەوە بۆ پیشەکانی دیکە بەڵام بەهۆی بارودۆخەکانی عراقەوە هەر یەکەی بۆ خۆی سیاسیەکە بەدەر لە چاوی سیاسە دیارەکان ئێمە لەگەڵەوانیش گفتوگۆکەین بزانین بۆ چونیان لەسەر وەزعی سیاسی عراق وەزعی ڕۆشنبیری و کولتوری عراق چیە؟ سەلام عەلەیکوم. السلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. بۆ چونی ئێوە لەسەر وەزعی سیاسی عراق چییە؟ طبعا نرحب بقناتكم قنوات اكيد اللي بەخێراتنی ئێوە کەناڵەکەتانەکەین و هەوڵەکانتان زۆر بەرزە نرخێنین بۆ پەیڕەوکردنی هەموو هەڵوێستەکان لە بوارە جیاجەکانەوە بە تایبەتی لە ڕووی سیاسیەوە بەڕای من بارودۆخی سیاسی تا ڕادێک سەقامگیرە بە تایبەتی لەگەڵ سەقامگیری بارودۆخی ئەمنی بەغداد و هەروەها پارێزگاکانیشدا سەردانەکانی سەرۆگۆزیران بۆ وڵاتانی دراوسێ و ناوچەکە جگە لە ڕێکەوتنی هاوکاری یارمەتی دەربوو بۆ باشترکردنی پەیوەندیەکان کە لە بەستنی لووتگەی بەغدا زۆر ڕەنگیدایەوە کە بەبێ سەقامگیری ئەمنی ڕێژەی نەدەبوو ئەمەش بەڵگەی سەقامگیری ڕەوشی ئەمنیە بەخواستی خوا.
على الشارع لە ڕووی کللتوریەوە شەقامی متەنەبی یەکێکە لە دیارترین ناوچە ڕۆشنبیریەکان لە عێراق و جیهانی عەرەبیدا و سنتەری ڕۆشنبیری بەغدایە ئەم شەقامە کە پێشکەوتنیشی گەورەی بەخۆیەوە بینیوە و سیمینار و کۆنفرانس و وەرکشۆپی تێدا بەڕێوە دەچێت و نۆژەن کراوەتەوە لە هەمان کاتدا بۆتە شەقامێکی گەشتیاری و ڕۆشنبیری زۆرێک لە دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوەی ناوخۆی و نێودەوڵەتی کتێبەکانیان لەوێ بڵاوەکەنەوە و پێشانگای نێودەوڵەتی لە بەغدا چالاکیەکی بەرچاوی لە شەقامی متەنەبی بەخۆیەوە بینیوە بڵاوکراوەی نوێ لە بوارە جیاجەکاندا پێشکەش دەکرێن و خوێندنەوە سرە ڕایزاڵبوونی تەکنەلۆژیای مۆدێرن بەردەوامە لە ڕاکێشانی خوێنەران بۆ خۆی بەڵام سرە ڕایزاڵبوونی موبایلەکە بەسەر کللتوری گشتیە زۆرێک لە خوێنەرانی عێراقی ئێشتا حەزیان لە کتێبە بە تایبەتی لە بوارەکانی ڕۆمان و گەشەپێدانی مرۆیی هەروەها مرۆڤایەتی و کۆمەڵناسی و سیاست و مێژوو ئەم کتێبانە هێشتا کێبڕکێ لەگەڵ ئامێرە ئەلکترۆنیەکاندا دەکەن بە تایبەت لە نێوان ئەوانێ حەزیان لەم ناونیشانانە هەیە الاختصاصات اللي تجذب القارئ العراقي أنا أريد سؤالي شنو رأيكم بعلاقة بين الحكومة المركزية والحكومة الإقليم؟ يعني ڕاستیەکەی بە تەکیدی بە بۆچوونی من ئەو پەیوەندیە بەیەکەوە بەسراوە و یعنی پێویستی بە ئامڕازی پەیوەندی و یعنی لێک تێگەشتنی هاوبەشە چونکە ئامانجی هاوبەش بە دڵنیاییەوە یعنی خزمەتکردنە بە عێراق و هاوڵاتیانی چ لە بەغدا بێت یان لە ناوچەکەیە بێت پەیوەندیەکی تێکەڵاو هەیە کە پێویستی بە چەندین ئامڕازی پەیوەندی و ئامڕازەکانی گەیاندنی چەمکەکانی تێگەشتن و پشتبەستن و هاوپشتی هەیە پێویستە هەموو لایەک لە پێناو بەرژەوەندی عێراق و لە خزمەتی هاوڵاتیاندا بێت من پێم وایە ئەوەی جیاوازی لە نێوان حکوومەتی فیدرال لە بەغدا و حکوومەتی هەرێمکات تەنیا دووری جوگرافیایە بەڵام لە ڕووی ئامانجیشەوە چەندین ڕێگەی هاوکاری و یەکخستن هەیە زۆر سپاس دەکەم خوددا پشت و پەناو بێ لێرە مامۆستا لێرەیە کە هەم خەڵکی پارێزگای دیالەیە بەڵام کوردی ئەزانێ بە شەکلە کوردی لە بەرەوەی لێوێ مامۆستا بووە سەلام عەلەیکوم ئوستاز حەبیبی هەندێک قسەمان کرد بە کوردی قسەت کرد چۆن کوردی فێر بووی؟ والله من طبعا لبيش 45 سال لسليماني بوم يعني معلم لوي بوم لقزاي قلازي لناحية سنقسار معلم لوي تعيين مكر يكمين جار شون بو اوي يعني يك كلمة بكردي نيمزاني فلقى خوم يعني وتم يان بكردي فربم يان هلاتم يعني دقريما وابو مالي ناتوانم خلقي سنقسر هم يعني كسنا بعربي قصيا كان أمين شون درس بي ألم شون لمكتب درس بي ألم نابي والله يكمين جار شون بو مكتبي بو بوليا كام هستين نازان شي هستين يعني قيام بعربي هستين دانشين يك تلبي قلت ما مستا أشمبو أو درس من مين زاني شيء أو شيء ضلي والله بيم قلت دانشة وما كان مروا أو جناحة بوليا كام من دالة يعني اشتيك كردوا والله وردة توزي كردي فيربوم يعني هم روجك يعني تقريبا دا باس دا وشك يعني فير أبيم توزي فيربوم بلام استا يعني لبيش شلو بين صار بو زورا نبير نشوا يعني بير ما يعني استا بير اتوان مقسيا كام بلام يعني اترسم بخطي اكون لا زور باشا هاورت ما ولا كرد لسليماني لقلازي للرانيا والله لبيش بيرد ماوا شون ما يعني لبيش مانجك شون بو سليماني شون بو رانيا يعني هاوري كم لوي يعني بو شقام رانيا يعني بياسم كرد شون بو سنقسار بو قلازي يعني قلازي ورانيا وسنقسر وام ولاتانا يعني لناون يعني لناخي ظلم يعني خوشم دوي كردستان نازن بوتشي براستي تا شعرم هيا يلا شعرك ما مبلي لسنة خوشم دوي كردستان
لەک لە ئێستا لە پاشان پێشگەشت دەڵ و گیان ماڵ و مڵک و هەموو بۆ کوردستان بژی کوردستان بژیت مامۆستا یعنی بە هەندێک پرسیاری سیاسی بکەین پێت خۆشە بینی حکوومەتی مرکزی و حکوومەتی هەرێمی کوردستان چۆن بێ مەسەلەن بە تایبەت ئەو پەیوەندیانە زۆر جار کێشە گرفت دروستە بێت لەسەر مەسەلەی ڕاتێ مەموچە بەڵام حەز دەکەم بە عەرەبی قسەکەم باشترە طبعا العراق منذ يعني بێگومان عێراق نزیکەی نیو سەدەیە دەناڵێنێت مەبەستم ئەوەیە لە سەردەمی ڕژێمی پێشووەوە لە سەردەمی سەدام حوسێنەوە بەدەست جەنگەوە دەناڵێنێت و تا ئێستا عێراق دەستی بە بەرزبوونەوە کردووە مەبەستم ئەوەیە دەبێتە لە هەنگری وڵاتانی عەربی بەداخەوە پەیوەندیەکەی لە نێوان حکوومەتی ناوەند و ناوچەکەدا مەبەستم ئەوەیە باسی بودجە بکەم مەبەستم ئەوەیە دەمەوێت ڕێز لە بودجە بگرم مەبەستم ئەوەیە سەیری کورد بکە ئەوان عێراقین و مافیان هەیە و ئێمەش حکوومەت و سیاسەتەکەمان فیدراڵیە باشە ئێمە دوو مانگ جارێک موچەی فەرمانبەران لە کوردستان دوا دەکەوێت ئێمە بەڕاستی وەک هاوڵاتیانی بەغداد قبول ناکەین مەبەستم ئەوانش خێزانیان هەیە و دەیانەوێت بژین و لەوێ مەبەستم ئەوەیە دەیانەوێت بکردن و دەیانەوێت بگەڕێنەوە مەبەستم ئەوەیە لەگەڵ منداڵەکانیان لەگەڵ خێزانەکانیان ئەمڕۆ حکوومەت هەندێک جار پێت دەڵێت منێرن مەبەستم شایستەی کوردستان و هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ڕازی نەبوونی کوتلە سیاسیەکانیان دەیانەوێت موچە بنێرن کەسانێک هەند دژایەتی دەکەن لەبەر زۆری ژمارەی حیزبەکان مەزاج هەیە سیاست نەنێردرێت پارەی کوردستان پارەی فەرمانبەران و پێشمەرگە بۆ کوردستان داوای دەکەین لە حکوومەتەکەمان داوا دەکەین لە سیاست مەدارەکانمان تەوافقی هەبێت و ماف و ئەرک هەبێت لە نێوان هەرێم و ناوەندە چونکە سیاسەتەکەمان سیستمێکی فیدراڵیە و ئەمە دەستورە ئەمە قسە نییە ئێمە وەک هاوڵاتی ئێرە بەڵکو ئەم دەستورە دەڵێت ئەمە پشکی هەرێمە ناوەند هەرێم بەوە تۆمەتبار دەکات کە پارەی نەوت یان باج یان قمار نەناردووە هەرێم تۆمەتبار کراوە بە نەناردنی پارە لێرە ڕۆژانە خەڵکی ڕۆشنبیر موسەقاف مامۆستایان خانەنشینان کۆبنەوە هەروەکوتم ئەمانەوێت لەسەر بۆچوونی ئەوان وەربگرین لەسەر پێشکەوتنە سیاسەکان جموجۆڵە سیاسەکان سەلام عەلەیکوم عەلەیکوم السەلام یاخوا بەخێر بێن بۆچوونی ئێوە سەبارەت بە عێراقی ئێستا بەناوی خوای گەورە و میهرەبان ئاشکرایە کە عێراقی ئێستا زۆر جیاوازە لە عێراقی ڕژێمی پێشوو کە بۆشایی دیموکراسی و ئازادی ڕادەربڕنی تێدا پرۆژەی گەشەپێدان لە هەرێمی کوردستان و هەروەها لە بەغدا و پارێزگارەکانی دیکە بەردەوام ناکرێت بڵێن ئێمە گەیشتووینەتە ئامانج بەڵام ئێمە بە ئاراستەیەکی ڕاست دەڕۆین هەم لە بواری ئابووری و هەم لە بواری سیاسیشدا بەڕاستی من زۆر دڵنیان لەو شتانەی کە ئێستا بۆم باسکردن تا چەند متمانەت بە سیاسیەکان هەیە بۆ ئایندەیەکی ڕوون بۆ عێراق زۆرێک لە سیاسەت مەدارەکان متمانەی خەڵکیان لەدەستداوە بەهۆی نەزانی سیاسی گەنجەڵی دارایی و یان لاوازی کاری کارجێڕی لەگەڵ ئەوەشدا سیاسەت مەدارانی ڕاستگۆ هەن کە بە سەختی کار دەکەن بەڵام ڕوبەڕووی کەسانی گەندەڵ دەبنەوە کە گرنگی بە بەرژەوەندی چۆن بڵێ شەخصی خۆیان دەدەن بەبێ ئەوەی کە گوێ بدەنە بەرژەوەندی خەڵکو و بزانن کە یعنی خەڵکەکان چ شتێکیانەوێ و پێویستیان بە چییە و داواکاریەکانیان چییە لەم حکوومەتە من باسی هەموو سیاسەت مەدارەکان ناکەم بەڵام کەسانێک شەرەفمەندن و کەسانێکی شەن کە بایەق بەناوبانگی وڵات دەدەن و چۆن بڵێ دڵسۆزانە کار بۆ بەرژەوەندەکانیان دەکەن بەڵام لە لایەکی تریشەوە گەنجەڵ هەن و کەسانێکیان تەنیا بە دوای بەرژەوەندیە شەخسیەکانیان دادەگەڕێن و بە دوای چەند ڕێگادا دەگەڕێن بۆ پەیداکردنی پارە بە هەر شێوەیەک و بە شێوازی جۆراوجۆر تەنیا لە پێناو بەدەستێنانی سەروەت و سامانەیەکی لە ڕادەبەدەری بێگوێدانە بەرژەوەندی وڵات و هاوڵاتیان بۆ چونتان لەسەر
بەخامەتی سەرۆک کۆماری عێراق ئەو لە لێک نزیکردنەوەی پێکهاتەکان کە سەرۆک کۆمار پارێزەری دەستورە و لە چوارچێوەی دەستوردا ڕۆڵێکی گرنگی خۆی دەگێڕێت پەیوەندی نێوان حکوومەتی ناوەند و هەروەها هەرێم بە گوێرەی سروشتی پێکهاتەی سیاسی دەگۆڕێت هەرێمەکە لەلایەن پێکهاتەیەکی یەکگرتووی کوردیەوە بەڕێوە دەبرێت لە کاتێکدا حکوومەتی ناوەندیش چەند پێکهاتەیەک لە خۆ دەگرێت عەرەبی شیعە و سوننە کورد تورکومان و پێکهاتەکانی تر بۆ چوون دەربارەی پەیوەندی نێوان حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمی کوردستان چییە؟ طبعا لە حکوومەتی ناوەندیدا سەرڕای بوونی سەرکردایەتی سیاسیکی جیاوازی ئاشکرا لە بیر و بۆچوون و هەڵوێستەکاندا هەیە ئەمەش بەهۆی سروشتی پێکهاتەی دەوڵەتی عێراقەوە کە چەند پێکهاتەیەک لە خۆ دەگرێت لەوانە کورد و عەرەبی سوننە و عەرەبی شیعە و تورکومان و پێکهاتەکانی تر کەواتە جیاوازیی بنەڕەتی هەیە لە نێوان دەوڵەت کە بە یەک دیدێکی یەکگرتو بەڕێوە دەبرێت و بە چەند بیر و بۆچوونێک بەڕێوە ببرێت کە بەرژەوەندیە ناکۆکەکانی تێدا هەیە کاتێک سەیری پێکهاتەکانی گەلی عێراق دەکەین یعنی لە ناو حکوومەتی فیدراڵی بۆمان دەردەکەوێت کە ناکۆشی بەرژەوەندیەکان و نەبوونی تەوافقی لەسەر تێڕوانینێکی نەتەوەی یەکگرتووی هەیە هیچ کۆدەنگیەک نییە لەسەر یەک هاوکێشە بۆ بنیاننانی دەوڵەت لەسەر بنەمای ئەوەی کە عێراق خێمێکە کە هەموو عێراقیەکان لە ژێریدا کۆ دەبنەوە کورد شیعە سوننە تورکومان و ئەوانی تر کە بە یەکسانی لە باوەش دەگرێت ئەم چەمکی عێراق کە هەموو پێکاتەکان لە خۆ دەگرێت تا ڕادێکی زۆر لە گوتار و پراکتیزیکردنی سیاسی لە بەغداد دیار نەبووە لە حکوومەتی هەرێمی کوردستان بارودۆخەکە جیاوازە چونکە تەنیا یەک پێکهاتە هەیە ئەویش پێکهاتەی کوردە کە خۆی بەڕێوەی دەبات و هاو ئاهەنگی ناوخۆیی زیاتر دابین دەکات بۆ هەر هەمومان لە ژێر ئەم عێراقەدا ذهب الشباب ذهب الشباب فما له من عودة ذهب الشباب فما له من عودة فأتى المشي بالمشي يا ويلي لێرە هەرچەندە لەگەڵ ئوستاز مامۆستا گفتوگویەکمان کردبوو بەڵام ئەو حەزیکە لەسەر پرسێکی تر قسە بکە ئەویش مەسەلەی بوونی سوپای تورکیا لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان وتی من پێم خۆشە ڕێکەوتنێکە بێ مادام پارتی کرێکارانی کوردستان خۆی هەڵۆشاندۆتەوە و پێویستەکە ئێستا سوپای تورکیا بکشێتەوە لە خاکی عێراق و لە هەرێمی کوردستان ئوستاز سڵاو لێبێ بۆچوونت لەسەر مەسەلەی کشانەوەی هێزەکانی سوپای تورکیا لە خاکی عێراق القوات التركية تطلع طبعا بالنسبة هەڵبەت سوپای تورک لە دهۆک و چەندین ناوچە چوونەتە ناوچە و ڕوبەرێکی بەرفراوانیان داگیر کرد و بنکەیان دروست کردووە و زەویان وێران کرد کە هاوڵاتیانی کورد لە شوێنەکەیدا تێیدا دەژی و هەروەها لە چاندنی هەندێک دانەوێڵە کە دەهات بۆ خۆی و خێزانەکەی دابین دەکات التي تدر عليه دخلا يستطيع أن يقتات به هو وعائلته هێزەکانی تورکیا بە بیانووی ڕاودونانی پارتی کرێکارانی تورکیای کوردستان چوونەتە ناو ئەو ناوچە چونکە ئێستا ئۆپراسیۆن و مانگرتن لە هێزەکانی تورکیا ئەنجام دەدەن و ئێستا پاش بڕیارەکەی عەبدوڵڵا ئۆجەلان و فەرمانەکەی بە فراکسیۆنەکانی پارتی کرێکاران بۆ هەڵوەشانەوە و ڕادەستکردنی دەسەڵات چەکەکانی ئەگەر پاساوێک نەبێت بۆ بوونی بنکە و هێزەکانی تورکیا لە ناو خەڵکی عێراقدا لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە هەر بۆیە وەک هاوڵاتیان هیوادارین هەماهەنگی جددی و خێرا لە نێوان هێزەکانی پێشمەرگەی هەرێم و هێزە عێراقیەکان و هێزەکانی سوپای عێراق بێت بۆ ئەوەی لەو ناوچانە جێگیر بکرێن
کە بنکەی تورکیەکانی تێدا بوون و داوا لە تورکیا بکەن لە هەموو خاکی عێراق بکشێنەوە و بڕۆنە دەرەوە پاش ئەوەی هیچ پاساوێک نەبوو بۆ بوونی لە ڕێگەی هەڵوەشاندنەوەی پارتی کرێکارانی کوردستان بەڕاستی ئەو هیوایە خوازم و هیچی تر لە خزمەتام هەر بژیت. لێرە مثقفین ڕۆشنبیران خانەنشینان مامۆستایان شارەزای سیاسی لێرە مۆزایەکێکی سیاسی دەستەکەوێت ئەتوانی هەر کەس لێرە بدۆزیتەوە گفتوگویەکی تایبەتی لەگەڵ بکەیت. یەکێک لەو کەسایەتیانەی کە چاودێرێکی سیاسی لێرە خۆی بە ئەمە ناسات گفتوگوی لەگەڵەکەی لەسەر وەزعی عراق لەسەر بارودۆخی عراق پەیوەندی نێوان عراق وەرێمی کوردستان. سەلام عەلەیکم ئوستاز. سڵاو لێبێ ئێوە باشن؟ بۆ چوونی ئێوە لەسەر سیاسەتی ئێستای عراق و دۆخی عراق؟ العراق گۆڕانی عێراق زۆر گەورە بوو بۆی و هەروەها هاتن ناوەی زلهێزەکان لەسەر هێڵی گۆڕان و سەر لێ شێوایەکی گەورە بوو بۆ هێزی سیاسی دیاریکراو کە لە بارودۆخەکە تێنەگەیشتوو بوو. ئەم سەر لێ شێواویە بۆ هەنێک لەو هێزانەی بەهۆی دوودڵی ئێمەوە لە بەرهەڵسکاری بوو. ئەم شتێژ شتێکی زۆر سیر بوو بۆ ئێمە و هەموو گەلی عێراقی. ئەمەش بووە هۆی دواکەوتنی گەشەسەندی عێراق و پێشکەوتنی عێراق. بەڵام تەنانەت مەسەلەی داعش و هاتنە ناوەی بۆ ناو خاکی عێراق و داگیرکردنی بەشێکی زۆری خاکی عێراق لە ئەنجامی تێنەگەشتن لە بارودۆخ و خۆنەگونجاندن لەگەڵ بارودۆخی نوێدا بوو. بەمەش ئەمریکیەکانمان بە تەواوی لە خاکی عێراق دەرکرد و لە کۆتایی 2013 بۆ شایکی گەورەی ئەمنی و سەربازی بۆ دروستکردین کە بووە هۆی ئەوەی ئەم کارە ساتە ڕووبە لە ناوچەکانی عێراق و دەوروبەری. ئێستا هۆشیاری و گۆڕانکارێکی گەورە ناوچەکە هەیە. پێم وایە داهاتووی عێراق لە دوای ئەوەی لە سووریا ڕوویە لە دوای گوشارەکانی سەر ئێران و هەروەها دوای کرانەوەی گیان بەڕووی یەکتریە بە تایبەتی وڵاتانی کەندا و ئەمریکا و هەروەها سووریا لە ئێستا لە دوای گۆڕانکاریەکان پێم وایە داهاتوو لە بەرژەوەندی عێراقا بێ. ئەگەر هێزی سیاسی بەباشی بەکاربێنین بۆ یەکخستنی وڵات و سوودوەرگرتن لە ئابووری و دابەشکردنی سەرۆت و سامان بە شێوەیەکی دادپەروەرانە، هەروەها سەبارەت بە گەندەڵی دارایی و ئیداری و سنووردارکردنی چەک بەدەست دەوڵەتەوە پێم وایە داهاتوو باشترە بێت و هەرچەنە شکستێکی زۆر هەیە لە ئەنجامانی هەڵی سیاسی زۆربەی لایەنە سیاسیەکان سيكون أفضل رغم أن هناك إخفاقات عديدة نتيجة أخطاء سياسية ارتكبت من قبل معظم الأحزاب السياسية. قسەیەکێ باز لەوە کرێ کە عراق هەوڵێکێ کە عراق تەقسیم بکرێ بۆ سێ هەرێم بۆ سێ بەش. ڕێی وەچی لەسەر؟ أعتقد پێم وایە ئەم قسەیە هەمیشە لەلایەن هێزێکی کۆنەپەرستی نەخۆشەوە بەرزەکرێتەوە کە بڕوایان بەگەل نییە و هەروەها بڕوایان بە جڵەوی مێژووی نییە. پێم وایە خەڵکی عێراق بە هیچ شێوەیەک دووبارێکی گەورە قبول ناکەن. ئەوەی لە شەڕی تایەفەگەری و بۆ ماوەیەکی کورد ڕوویە ئەمە بەڕاستی حاڵەتێکی نایاسایی و گەلی عێراق بە خێرای مامەڵەی لەگەڵا کردو و بەسەر چینی سیاسی شاتێپەڕیوە. پێم وایە دۆڕا و ئەوەی کە بڕوای بە هاوڵاتی بوون نیە و بانگەشەی دابەشکردنی عێراقەکە عێراق بێگنیشتیمانیە مێنێت و هەرگیزیش دابەش ناکرێت. هەروە بەسەر تایەفەگەریە زاڵ بوو و خەڵکی عێراق نەژادی بەزاندووە. ئێستا سێرکە چەند عەرەب لە ناوەڕاست و باشوور و ڕۆژئاوا لە هەولێرە ژین و چەند کەس لەوانەی کە بەهۆی شەڕی تایەفەگەریە ئاوارە بوون گەڕاونەتەوە تێکەڵا بوون لەگەڵ براکانی تریانە لەوانە مەسیح و شیعە و سوننە و هەروەها ئەوانی تر. ئینسیجامێک بکرێت لە نێوان کورد و عەرەب و کورد و شیعە و سوننە و مەسەلەن هەموو پێکاتەکان؟ نعم العراقي بعد باڵێ عێراق لە دوای پیاوی عێراقی گەلی عێراق دوای 20 ساڵ ئەزمون بەڵێ دوای 20 ساڵ ئەزمون لە پێگەی دیموکراسی ڕێژەی هۆشیاری هەیە. ئەمەش بۆ خەڵکی عێراقە. ئەم جاکردنەوەیەکی ڕسمی و هەروەها ناواقعیە. ئێستا هاوسەرگیری نێوان
سونە و شیعەکان لە بەغا لە هەموو پارێزەکانی تر زۆر پەرەی سندووە بە ڕادێکی زۆر پێکەوە ژیان ئەتوانم بڵێم تا ڕادێکی زۆر گەورە ئەم مەسەلەیە تەنها ئەفسانەیە و ئەم مەسەلەیە کاریگەری لەسەر عێراق نابێ هەروە ئەگەر سیاسەتمەدارەکانیش قسە بکەن بۆ خەڵک کەواتە ئەمە ئەوە سەلمێنێ سیاسەتمەدارەکە دواکەوتووە و هەوڵەیە خۆی وەک سەرکردە بەرهەم بێنێ لە کاتێکە گەلی عێراق تەبایی و هاودەنگی هەیە لە نێوانی بۆچوونی تۆ لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان چییە؟ و شعب گەلی کورد بەگشتی لە ڕابردووە کاتێ من وتم بەخێوکردنی گەلی کورد هەڵگری باڵا و گەورەیە هەروەها بە سروشتی و مەدەنی و هەروەها لێبوردەیە ئێمە چیرۆکی زۆرمان هەیە لەگەڵ براکانمان کە لەوەیە سەرباز بوون کاتێک ڕژێم لەنەوە یەکە ڕوخا بوونە ماڵی برایانی کورد و وام لێکردن بۆ خواردن کار بکەن لەگەڵ هەروەشتوانم ئەوە بڵێم کە گەلی کورد گەلێکی زۆر مەدەنی و ئارەزووی شارستانیەتیان هەیە هەروەها ئاشبوونەوە لەگەڵ جیهان و هیچ پامێکی مەزەبی و ئاینیان نییە کەسانێکی زۆر ئاشتی خوازن و خەڵکەکەشیان هیوای ئەوەیان هەیە کە بتوانن شارستانیەتێک بنیاد بنیان ڕاستێکی توانم بڵم لە ماوەی 20 ساڵە کوردستان گەشێکی زۆر جیاوازی کردووە شارستانیەتێکی گەورە لە نێوان کوردستان و هەروە ئەتوانم بڵم جیاوازێکی زۆری هەیە لە چاو بەشەکانی تری عێراقا شارستانیت لە ئاستی پەروەردە و هەروەها لە ئاستی ئازادیە گشتیەکان و هەروەها ئاستی پیشەسازیە هەروە لەسەر ئاستی نیشتەجێبوون و خۆشگوزەرانی و هەروەها بەشی تەندروستی زۆر لە پێشەوەن ئەتوانین ئەوەش بیسەلمێنین کە هەوڵی توشبوون بە نەخۆشی زۆربەی کەسەکان ڕوو لە شارەکانی وەکو هەولێرەکەن کە ئەزانن جەوەکەی و هەوایەکی تاو جیاوازی هەیە کە لە وڵاتەکانی تر جیاوازە لە سەلامەتی و توانا و ئیمکانێتە لە ئامێزگرتنی لێهاتی و تواناکانە مەبەسمەوەیە بۆ ئەوەش هەراسانکردنێکی سیاسی بەسەر کوردستانە ڕوویاوە ئاسایی ئەگەر خەڵکی عێراق موچە و ئەوانی تر ئەزانن مەبەستم مەسەلەی هەناردەکردنی نەوت لە هەرێم و زۆر شت بەڵام پێم وایە کوردستان جێگەی خۆی لە عێراق داگیرەکات و ڕەنگە لە داهاتووشا بێ بە ڕوخساری عێراق ئەمە ڕای منە سپاس بۆیەوەش سپاس بۆیەوە وحالات الزمان عليك الشتاء وحالك واحد في كل حال أما ديري شي متنبية عراق ولاتي شارستانيتو ولاتي شاعر قوركان ولاتي إحساس أما قر فيكري متنبي وكو عرب خوي عليه كجيجي شانازي أدبي عربية نكتن هذا عراقي بەڵام ئێستا عراق بەدەست کۆمەڵێک کێشەوە ئەناڵێنێ ئەمە نەهری دیجلەیە ڕووباری دیجلەیە بەڵام شوێنێک نییە بتانی نیو کاتژمێر بە ئاسوودەی تێیدا بوەستی هەموو شتێک سیاست پێشی داوە گفتوگۆکانمان بەردەوامە بن دووبارە سڵاوتان لێبێ لێرە لەسەر ڕووباری دیجلا لەگەڵ یەکێک لەو هاوڵاتیانەکە بە ئەسڵ کاکەیە گفتوگۆ ئەکەین سڵاو لێبێم کاتت باش ناوم فەوزی قەتان کورد فەیلی ساڵ 1980 سەدام دەرمان کرد لەو موقع تا لە سویدن تا ئێستاتمە بۆ زیارەت بۆ بەغا بەغداد چۆنە بینی کە هاتووە بۆ زیارەت سەردانت کردووە ئێستا وەزعی بەغداد چۆنە بینیوی والله بەغا وەکو بەغای وەختی خۆی نییە وەختی تر ینی عێراقمان بەجێشتی من طبعا لە پاش زۆر جوانتر بوو ینی خەڵک بە شێوەی کە عام ئەخلاقیان باشتر بوو یعنی وەزعی سیاسی چۆنە بینی کاک فەوزی وەزع سیاسی یەک چیز زۆر ئیجابیە ئەنەخۆی ئێستا دموکراتیە ئەتوانین ئێستا بچین بۆ لەناو بابشە ساحة التحرير انتقاد بکەین ڕئیس جمهوریە ڕئیس وزرا کەسێ ناکە بەس لە زمان لە وەختی زمان سەدام هەجورەتمان ناکرد فکر بکەین انتقاد سەدام بکەین لەبارەی خزمەت گوزاری و وەزعی بەغداد چۆنە بینی
والله وضعي بغداد طبعا باشترى من 2003 هاتم بو بغا لكم جار فرقه طبعا باشترى وضعي مردم اقتصادي باشترى يعني دياره باشترى بس او خراوكاريه صدام كرد او 6 سالتر بيوسا تا چەند گرنگی بە پێکهاتەکان دراوە کوردانی فەیلی مەسەلەن مکەوناتی دیکە کە لە عێراقن هەستەکەی مافیان پارێزراوە والله نسد درسات بس باشترى لوقت صدام تواني بالله من كرد فيليم من شبكية من كردي بقسيب كي لوقت صدام ناتوانت لأن سياسي تعريب وسياسي شوفيني بو هموي يعني مسألة سياسي تعريب وهموي كرد عرب بس آزادية توان بتشزواني قسيب كي لهر جوري بالله لتشم اللي تقعد طبيعية سەبارەت ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان وە کوردێکی فەیلی ڕاتچیە لەسەری توانیوێتی خزمەتی پێکهاتەکان بکات والله بداخەوە حکوومەتی ئەقلیم و حکوومەتی بەغا زۆر تەقسیریان کردووە بس وقت انتخابات موسم انتخابات باس كرد فەیلیەکان موسم انتخابات تەواو كرد فەیلی لە بیریانە چێ وعدەدان نازم چیەکەن بەس هیچ عملیان هیچ نییە يعني هيك حل مشكله كرد فيلي نايكا بداخوا نيا مؤتمرات يعني كان لهريم بو كرد فيلي بس توان وكو يعني احزاب كردي مشاركه هيك العمليه السياسيه لبغاء اتواني دعوه بكا اما مشكله ما نيلا هريم اما هريم ازيت ما نكر تعدال ما نكر اما دوله العراق لزمان صدام يعني تهجير ما انكردوا كرمان كشتوا سقط جنسيه ما انكردوا مصادرين ممتلكات ما برد فما حق من لا بغايا لا او لا هريم لا هريمنيه بس هريم وكو كرد دوري هي اتواني مثلا هريم عندباني هريم لمجلس النواب العراقي لحكومته اتوان دعوه حقوق ما في ممكن زور سباس ممنون بخير بك زور سباس ممنون اربجي لێرە لە متەنەبی هەموو پێکهاتەکان لێرە کا کاروانمان بینی ئێمە کە لەگەڵ یەکترا لەگەڵ کاکە بەرهەم و هاوڕێیان قسەمانە کرد وتی زۆر پێم خۆش بوو جۆم لە دەنجی یەکێک بوو کە بە کوردی قساکە چۆنی کاکاروان حالەتی چەوە الحمدلله باشی چیت کرد بێری خودی هەمیشی هاتینە فەڕێکێ من گولدەنگی تا بۆ تو کوردی تاوی بۆ من گەلە خۆش بوو ئەحساسێت چاو وەختی مديد مصطفى مديد يعني ما هزر كل هاوليري مال دهوكي ما هيك زيادرنا أري والله يعني قتل بغداد احساسك وشنابك بيجين يعني باي تختم يا بله بس با وقت كردي مروي قلدنگي كي بيت جلا بتركي فو مروي ديتو مروي بي خوشتره أري والله اكيد كردي جلكي زورن فيري سليماني دهوكي هاوليري بلي يعني احساسك تشوب وقتي جماعتك كرساتي جلكي مهندي مهندي واسين زاني كردناري والله جد بيجي بوزع بغداد يعني وزع شوايا فرق قال هاولير وسليماني دوكي شوايا خدات بيش ماتا همو يوم بس بو گرمه بيري گلا گرمه عارف خدي زياده گرمه قالك سباس كاكي موفقني ان شاء الله سرسر صافي من سرسر لا كوي برنامجك زورك لواني كخسان كرد هميان لرجزينير بول كم لرجزيمة بيمسير بول بغداي وشاري بيشكوت وشارستاني تكان نبت
وێ لەگەڵەوە خاتونە گفتوگۆکەین سڵاو لێ بێم کاتە خێر بیت هەینیتان لێ پیرۆز بێ و ئێرەتان ڕووناکردەوە سپاس بۆ ئامادەبوونتان ممنون ئێرە شەقامی متەنەبیە لێرە لە شەقامی متەنەبی چالاکیەکان چین فعالاتەکان چین ئەوەی کە ڕۆژانەکرێت ئەگەر بێت و تێبینی کەشوهەوای متەنەبی بکەینە بینین کەشوهەوایەکی زۆر خۆشی هەیە دابوونەرێتی بەغدادی عێراقی کە ڕەسەنایەتی و کە لە پووری تێکەڵاکە تێبینی ئەوە و کردووە مەبەستم ئەوەیە بێگوێدانە دوکانەکانی پەڕاگە و هەروەها مەبەستم ئەوەیە کە سەرنجی گەشتیاران و بەرزی هاتوچۆی عێراقی و خێزانە بەخشەدەکانە دەیت بێگومان ئێمە یەکێکین لە پێشەنگەکانی متەنەبی لێرە بە گۆرانی و ژەنینی ئامێرەکان و شعر و نیمایشی جل و بەرگ و شتی لەو بابەتانە نیشانی خەڵکە دەین مەبەستمەوەی ئێمە خەڵکی وادی متەنەبین هاوڵاتیانی کورد و بە تایبەت شارەکانی کوردستان و سلێمانی بە تایبەتی چیت ماشەڵڵا لە هەولێر و سلێمانی و بێگومان هاوڕێمان هەیە و یەن و ئەچن دێنە پاڵمان بێگومان سوپاستانەکەم بۆ ئامادەبوونتان هەروەها بێگومان بۆ ئەوی بە بابەتی جوان سەرقاڵمان بکەن لە لایەکی ترەوە نمایشی جل و بەرگی کۆنی کورد و قاپ و خواردن و خواردنەوە و خواردنی دۆڵمە هەیە کە نیشانی ئێمەیەن مەبەستم ئەوەیە هەنێک جار دەبنە بازاڕێکی گەرم لێرە لە ڕێگەی بەشداریکردنیان لەگەڵمانە هەروەها ئێمەش لەوێ بین لەگەڵیانە بێگومان شعر و گۆرانی و نمایشی جل و بەرگ لە پێشەنگی سەرەکیە لێرە زۆر سپاسم بۆ ئەو کوردانی کە لێرن زۆر سپاس بۆ تۆش سپاس. ئەوەی لە ناوەڕۆکی بەرنمەکەی بینیتان بۆ چوونی خەڵکی بەغدا دەربارەی دۆخی عێراق دەربارەی پەیوەندەکانی بەغدا و هەرێمی کوردستان ئەوەی کە زۆر جێی نیگەرانی بوو لای ئێمەوە بوو هەر کاتێک پرسیارمان لێ کردن دەربارەی پەیوەندەکانی نێوان بەغدا و هەرێم ڕاستەوخۆ بیریان بۆ لای موچە دەچوو لەناو هەموو پرسەنەتەوایەتیانەدا بۆ ئێمە جێگای نیگەرانی ئێمەش لەگەڵ هاوکارانمان لەسەر ڕووباری دیجلەکە وردەکەم دەکات پێکایمان بە بەرنامە تایبەتەمان هێنا و هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتن